هەموو زستانێک لەگەڵ هاتنی سەرمادا هاوڵاتیان خەمی دابینکردنی سوتەمەنیانە لە کاتێکدا ئەوە ئەرچی حکوومەتە سوتەمەنی تەواو بۆ هاوڵاتیان دابین وکات. دەڤەری سۆران بە هەر چوار قەزاکەیەوە ناوچەیەکی کوێستانە و لە ئێستادا بەفر سپیپۆشی کردووە. حکوومەتی شتەنیا بەرمیلێک نەوتی بە دانیشتوانی ناوچەکە داوە. ئەم بڕەنەوتەش بەشی وەرزی درێژی زستان ناکات. بۆیە هاوڵاتیان داوا دەکەن حکوومەت سوتەمەنی زیاتر بۆ ناوچە شاخاویەکان دابین بکات. چونکە ناوچەی هەرێمی عەوزی سۆران جێگایەکی ساردە سەختە هەموو کەسێک دەزانی نەکە سۆران لای سیدەکان برێ لای بارزان برێ ئەو مەتەقی هەمووی وایە وشی دەشتی هەولێرەوە نییە لە هەولێرە ئێستانێکە ڕۆژێکی ئەگەر ڕۆژ لە دەرێبی هەساکە سۆی پێ ناکەن سۆ پێویستی پێ نییە بەرام لێرەوە نییە ئێرانە ناوچەیەکی بڕێک سەختە لۆ بەفربارین و لۆ سەرمایە و خاستن عەوزی سۆران لەمان کاتشا بێ حکومەت یعنی بۆ خەڵکی قەزای سۆران و دەوروبەری باڵەکایەتی دەڤەری باڵەکایەتی کە ناوچەیەک شاخەوێ زیاتر لە ڕووی بەفرۆ زیاتر ئەم ناوچەیە گرێتەوە قەزای سۆران بەڕاستی شوێنێکی زۆر ساردە لەمان کاتە پێویستیمان بە سوتەمەنی هەیە. نەبوونی کارەبای پێویست و سوتەمەنی ژیانی هاوڵاتیانی ناوچە شاخاویەکانی سەختتر کردووە. ساڵانە کە زستان دێت بارودۆخەکەیان دووبارە دەبێتەوە لە کاتێکدا وەک خۆیان دەڵێن لە هەرێمێکی خاوەن نەوت و داهاتێکی زۆردا نەدەبوو ئەم کێشەیان هەبوونایە. بەڕاستی جێداخە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 29 ساڵی حکومڕانیدا نەتوانی مافە سەرەتاییەکان و خزمەتگوزاریەکان بۆ هاوڵاتیانی خۆی دابینکە نەتوانێت سوتەمەنی بۆ ئەو هاوڵاتیانی دابینکە کە بەتایبەتی ئەو شوێنانی کە سەرما و سۆڵەی لێە و بەفری لێ دەبارێ ینی بەڕاستی بەداخەوە هاوڵاتیان ناتوانن بە بەرمیلە نەفتێک بگەنە بەهار وەرزی سەرما و سۆڵە تێپەڕێنن. دەبینی کە لە هەندێک لە وڵاتان کە قەیرانیش تێدا گرفتیشان هەیە بەڵام ئەو گرفتانیان نییە گرفتی سوتەمەنیان نییە گرفتی غازیان نییە بەڵام لە بەداخەوە لە هەرێمی کوردستان ینی لەسەر دەریای نەفت هاوڵاتیانی بێنەفتە. داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر بە شاری سۆران و دەوروبەری بدە بۆ دابینکردنی سوتەمەنی چونکە بە حکمی ئەوەی کە سنووری سۆران سەر سنوورە لەگەڵ حاجی ئۆمەران و مێرگە سۆر و سیدەکان شوێنێکە سەختە و زستانە سۆرانی ساردە جیاوازە لە شارەکانی تر بۆیە خۆشحاڵین کەوا جەوێکی بەفرایی و جەوێکی زۆر خۆش و ساردە و داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر زیاتر پەرە بە شاری سۆران و گوندەکانی دەوروبەری سۆران بدە بۆ دابینکردنی سوتەمەنی و نەوت. ساڵ دوای ساڵ ڕەوشی دابینکردنی سوتەمەنی بۆ هاوڵاتیان بەرەو خراپتر دەڕوات تا ئێستا هاوڵاتیان وەڵامی ئەو مەتەڵەیان دەست نەکەوتووە کە بۆچی نەوتی هەرێمی کوردستان چەندین وڵات و کۆمپانیای لێبەهرەمەند دەبن بەڵام ناتوانێ هاوڵاتیەکانی خۆی کە خاوەنی ڕاستەقینەی ئەو سامانە سروشتیان گەرم بکاتەوە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.